Eyvallah kardeşim komalı. Hadi bakalım. Çıkardık buraya. Bunların büyük. Vokut da güzel yapıyor. ئەم بە زۆری ڕێواسی دێن بە زۆری هەر ئەنی ئەکسەریەتی ڕێواسی مەگە جیا کوڕادە پێچووکە جیا دۆکڵی ئەوانەش داری وا دێن ئارە وەڵا ئێستا بڵین سارە وەرگەڕانە ئەوڕۆ بۆ خۆم بۆ خۆم سەلامەتم سارەکەم بۆ لە سناایە دەنا بۆ هەڵدێران لە 100,000 شار خەڵە دەرێ ئەلغام دەتەقی مار پێتۆیەدا بدی هەزار مشکلە و شتیوا دەبێ وەڵام لەنەوە تو دووەرە بریا چوار فەسڵا ئەو ئیشانە هەبایە خۆشتر بوو بۆ ئێمە نیوەکی لە ناو شاری ئەوە دەگەڕێین خوێن شل دەبێتەوە دڕن وەڵا خۆشە وەڵای ئەوڕۆ بەس ڕێواز لە ڕێواسی زیاتری چیکەم نێنە هەندێکم بنبەردە پێوە لەکن کاکازادیە و ئەوەندەم ڕێواز ماوە خەڵک وەڵا کاردی دەکڕی کەنگری دەکڕی ئەوانە زۆر جادۆکڵیوە زۆر دەکڕن ڕێواسی شەر سەرف دەبێ باقات ئارەوەڵا ئێمە وڵا کەنگرە و کاردوویە و لوشەیە و کەنگرە ئەوانێکە کەنگرە و ئەستێرکە و ئەوانە دەفرۆشین وڵای شتەکە وستا گرانە شتەکە کەمە بێ بارانی بووە لە هەموو ڕاستان نەبووە بەخوای جان لە بەعزە شوێنانی تەسیریە بووە لە شوێنە کرێنەکان تەسیریە بووە لێ کاکە هەبووە بڵە مەڵان نەبووە کوێستانیان فەرقی هەیە ئەوە کەنگری کوێستانێ دەنایە گەرمێنە قەتوان نابێت گەلێ کاکە بەڵام کەنگروشتی کوێستانی نەبێ ئێستا گەرمێنی هەموو پیر بووە هەیە کوێستانیەکانە کارگ و شت کەم بۆ ساڵ لەبەرەوە بێبارانی نەبوو کارگ نەبوو وەڵا هەیە لێ ڕادێن دەیبەن بۆ هەولێرە و بۆ سلێمانیە و ئیوا هەیە دێت 12 کیلۆ دێن بۆ خەرجیان بەرەو دەکا و کاکەوە 18 کیلۆ ئەرێ وەڵا ئەوە کاکە بەڕێ دەکەین هەموو بۆ کوڕادە و لوشە و ئەوان هەموو دەڕۆم بۆ هەولێرە و بۆ سلێمانیە و خێرەی تو نییە ڕۆژوازەری دوش دەکەین دەخوای دەبێ من خاکیارە وەڵا دێوێت والله إذا أما عامي جوجو جا كان بكاردين بهاران جياني لكن ما أما حبوا خم عن خلشي منطقي خلشي أو شيعينا يعني حمش يعني فترات ما نقول لو جوجو جاي درس بوا يعني إذا شم يكمل لو جوجو جاي نبي وكويش ما نخواد بيت والله كان قريب بكاردين كاردو بكاردين قاد شك ما بيدلين كارج أو بكاردين أو من دوشة بكاردين لوشة ديكين بدوكليو هل هم جا كان بكاردين والله بيام أويا وكو سنة بالضلي يعني اللي رش ورقي درنين بوي وصالي ده هاتو زيادة الاستفادة اللي فكان